کارەکانی گەڕێتەوە بۆ بارودۆخی سیاسی و ئابووری جیهانی بە ئیزافەی ئەم نەخۆشی کۆرۆنایە کە ئێساش هەر لە برەویە لە جیهاندا ئەمە هۆکارەکانێتی وڵاتیان هەر هەمویان بە شێوەیەکی گشتیان بۆ ئاڵتون فرۆشتن کڕین زۆر کەم بۆ تۆلانەی لە سا یەک بێت ئەگنا لە سا ৯ فرۆشت بۆی ئەم ڕووداوانە کەس ناتوانێت پێشبینی بکرێ ئایا ئاڵتوندا ئەبەزیا بەرزە بێتەوە ئەو هۆکارانی بوونەتە هۆی بەرزبوونەوەی نرخی ئاڵتون عینەن ئەو هۆکارانەش دەتوانێت ببێ بەهۆی دابەزینەوە بۆیە کەس ناتوانێت ئەوە کاریگەری ئابووری جیهانی و سیاسەتی جیهانی و کێشەکانی نێوان ئەمریکا و چین و کۆرۆنا و ئەمانە هەر هەمووی لە ناوێ کاتێکەڵ بۆ ئەوانە هۆکارن بۆ بەرزبوونەوەی هەر ئەوانیش ئەبن بە هۆکاری دابەز بوون.